خۆشحاڵم لە هەشتمین فستیڤالی پەیمانگای قەڵازی ناحوکمین ئەم ساڵش وەکو ساڵانی ڕابردوو ئەم پەیمانگایە هەستاوە بە ئەنجامدانی فستیڤال کە بابەتی هونەری و کەلتوری کوردی لە بابەتی زانستیان تێکەڵاو کردووە و خوێندکارانیان ئاشنا کردووە بە کۆمەڵێک پرۆژەی زانستی کە تایبەتە بە پەیمانگای کۆمپیوتەری ناحوکمی لەگەڵمدا بن بۆ ببینی پرۆژە و ئەو بابەتە کەلتوری کوردیانە کە بۆ بخير بين سلامت بخۆش بیاخوا بەخێر بێن. بەچی بەشداریم فستیڤالت من دەریا محەممەد خوێندکاری قۆناغی پێنجەمم لە پەیمانگای کۆمپیوتەری قەڵازێ بەشداریم کردووە لە بەشی زانستیەکەیدا کە سیستەمێکم دروست کردووە بە ناوی وێدە مۆنیتەرینگ سیستەمەوە کە چاودێری کەشوهاومان بۆ دەکات لە وێدە مۆنیتەرینگ سیستەمەکەماندا چاودێری خێرایی باو و هەروەها ئاراستەی باو پلەی گەرمی و ڕادەی هەوامان بۆ دەکات جگە لەوەشیان هەسەوەری بارانمان بۆ داناوە بۆی کە باران باری ئاگادارمان بکاتەوە لە ڕێگەی ئەو شاشەی کە لەسەر ئەم بۆکسە دەردەکەوێت. ئەم سیستەمە چێ دروستی کردووە؟ ئەم سیستەمە خۆم لەگەڵ هاوڕەکانم دروستم کردووە. زایدن کە فکری ئەم پرۆژەیەمان بۆ هات سەرەتا تەنها سیستەمەکەمان لە ویند سێنسەر و ویند سپید سێنسەر و هەروەها ویند دایرێکشن سێنسەر ویند سپید سێنسەر و هەروەها ویند دایرێکشن سێنسەر ڕین سێنسەر و سۆلەر پانێڵە زۆر شتی وردەکاری تریش تێدا کە لە ناو بۆکسەکانماندا جێمان کردێتەوە. گرنگی ئەو پرۆژەش لەوەیدا کە ئاودێریمان بۆ دەکا بە شێوەیەکی ئۆتۆماتیکی زایدەن ئەگەر بێت و لە شوێنێکی دوورمەوداش دانێ پێویستی بە کارەبا نابێت لەبەرەوەی کە لە ڕێگەی تاقی شەمسیەوە ئیش دەکا هەم ئاودێریەکە هەمیش وێستگەی کەشوهەواکە. ئێستا ئەگەر پێشبینی بکەنێمە لە قەڵازێ خێرایی با چۆنە لە قەڵازێ ئەم دەتوانێت خێراکەمان چۆن ینی هەمووی شتەکەی دقیق ڕاستیشەوە نیە بڵێ لە خۆیەوە پێمان بڵێت و چۆن بڵێ ناڕاست دەرچێت هەمووی لەو شاشەیە دەردەکەوێت زۆر زۆر بە جوانی هەمووشی دقیق ڕاستە پێشبینی ناکە دەتوانین لە داهاتوودا بە وێستگەی کەشوهەوا بیبەستینەوە کە وای لێ بکەین هەمیش لە ڕێگەی موبایلەکانمانەوە ئاپێکی بۆ دانین هەم وای لێکەین کە چاودێریمان بۆ بکات هەمیش پێشبینیمان بۆ بکات. ئەگەر خوێندکارێک هاوکاری بکرێت دەتوانیت بۆ ئاستی کوردستان پێشبینەکان لە ڕووی خێرایی باوە کەشوهەوا بیدێ بە دەستگاکانی ڕاگەیاندنیان بۆ خەڵک ئاشنا بکەوە؟ بێگومان ئەوە نمونەیەکە لە پرۆژەیەکی گەورە ینی دەتوانین سوودی لێ ببینین و هەروەها ئەگەر بێت و گەورە بکرێت گرنگی پێ بدرێت شتێکی زۆر زۆر جوان لێ دەرەچێت هەمیش سوودێکی زۆر زۆر گرنگی دەبێت بۆ جوتیارانمان. پشت بە مامەی ڕابەستی ئەگە بتێ خێرایی بابزانی یان بتێ پێشبینی باران بکەیت؟ وەڵای ئەوە نمونەیە کە دروستمان کردووە بێگومان دەتوانم پشتی پێ بەستم لەبەرەوەی زۆر زۆر دقیق ڕاستە ئەگەر بمەوێت بمەوێت بزانم پلەی گەرمی هەوا چۆنە یاخود ڕادەی شەی هەوا چۆنە دەتوانم پشتی پێ بەستم. دادێ بەچی بەشدار کرد سڵاو لێ بێم کاتەدا. بەخێر بێن سەرچاو بەخێر بێن. من ڕونیا محەممەد قادر خوێندکاری پەیمانگای قەڵازەی ناحوکمی پرۆژەکەی من دەربارەی ئاستی پێوانەی ئاوە تانکی سەربان ئێمە 5 ئاسمانداناوە 5 لیڤڵمانداناوە کە هەر لیڤڵی ئاستێکمان پێدەڵەوە تا 125 0 ئەم شتانە بەڵام ئەوەی لێرەدا گرنگە کە گرنگە و ئاماژەی پێ بدەین کاتێک ئاستەکە دەگاتە فول ئەمەیان زەنگێکی ئاگادارکردنەوە لە دەدات واتە تانکەکەمان پڕ بووە پێویست ناکات تۆ لە دەرەوە چاودێری بکەیت و ئەو شتان دەتوانین لە ژورەوە کاتێک زەنگەکەی لێدا ئەوە دوگمەکەمان بکوژێنینەوە. باس لە تانچەکە کە پڕ هاوکاری دەکەن. بەڵێ سارێک دێکەم کەسێک وە خۆت ئەکادمی تانچی سەربان تەندروستە زانستیە لە سەربانەکان تانچیە بێت؟ ئەگەر ئەوەی بۆ دانەی کاتێک ئاوەکە دەپاڵەوە ئەوە تەندروستە بەڵام ئەوەیان کە ئاوەکە بۆ مادە هیچ تەندروست نییە
نەوەڵڵا بۆ تەندروستنیە لە ڕووچیەوە تەندروستنیە لەبەرەوەی تۆ کۆمەڵێک بەکتریا هەیە ڤایرۆسێ لەناو ئاوەکەداکە لەو شوێنی کە بۆمان دێ ئەوە هیچ تەندروست نییە بەڵام ئەگەر چۆن بڵێ پاڵاوتن و شتانی بۆ دانین ئەوە تەندروست دەبێت زۆر سپاس بەخێر بێن سەرچاو دەستخۆش بێت ئەم دادێش بابزانانی ئەو بەچی بەشداری کرد و سلااوتان لێ بێت ئەم کاتتان باش دادە چۆنی بەخێر پێی باشی زۆر من ناوم هێلینە قۆناقی پێنجی پەیمانگەم پرۆژەکەی من وارێکی کارەباییە کە بەکاردێت بۆ یاریکردن کە داهێنە ڕۆبەربۆب لە ساڵ 1953 ئەم فکرەی بۆ هات کە بۆ ئاهەنگی باخچە دروستی کرد و بینێرێکی زۆر باشی هەبوو یاریەکە چۆن دەکرێت یاریەکە ئەم تە لە کارەباییە کە لە ڕێگەی ئەم ئاسنەوە بەبیگەینیت بە ئێران بەبێ ئەوەی زۆر باشە لە ڕێگەی ئەم گڵۆپەوە ئاگادار دەکاتەوە ساڵ 1953 بەڵێ کە خۆی لێدەی گڵۆپەکە هەڵدەبێت بەڵێ یارێکە قورسە بەخێر باسی فیستیڤالەکە بکەم گرنجم فیستیڤالە چدا بۆ توی خوێندکار تا چەند گرنگە ساڵانە فیستیڤالە بۆ خوێندکاران بڕەخسێت لە کەش و هەوای ناو کلاس ناپۆل دەرچێت بەڵێ گرنگی ئەو فیستیڤالە ئەوەیە کە لە ڕووی زانستیەوە کە خوێندکارانی ترکە بیان هەوێ بێن بۆ پەیمانگاکەیمە گرنگی پرۆژەکانمان ببینن وهروەها لە ڕووی کولتوریشەوە کە ئێمە ئاشنابین بە کولتور و دابوونەورتی خۆمان گرنگە فیستیڤال ئەنجام بدەین زۆر سپاس بەخێر بێ بەڵێ هەر لە فیستیڤالەکە بەردەوامین لێرش کۆمەڵە خوێندکاری تر لێن بازانە خوێندکارە بەڕێزانە بە چی بەشدارم فیستیڤالان کرد لە سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش زۆر بەخێر بێ سەرچاوەکانم بەخێر بێ قوربان بەخێر بێ یاخوا بەخێر بێ سلامت زۆر سپاس خوێندکارمانە هاوکۆلین بەڵێ چەندن قۆناقی پێنجی ئیشەڵا و ساڵ کۆتایی پێدێ ئەو ساڵ تەخەڕوز دەکەین ئیشەڵا شاڵە تەخەڕوزەکەی یادگارێک خۆشەی لەو 5 ساڵی ڕابردوو لە زانکۆ لێ ببورن لە پەیمانگا هەتان بێت یان ڕوویدا بێت بە دڵنیاییەوە هەموو ڕۆژێکی هەر یادگاریە پەیمانگا هەتان ناخۆش نەدەکەنە کۆتا قۆناقەکە بەرەوەڵا زۆریش بەڵێ چکایمە خوشکبراکمان لێاتۆ 5 ساڵە بەیەکەوەی نەمان گروپین و ماناو پۆلین وەک خوشکبراکمە لە ینی قورسە بۆ ئێمە گەر تاوا دەبین ئەم سەڵ ئاخی ساڵمانە ئەرەوەڵا شەوینەکەم بینیوە کۆتا ساڵی خوێندن ناخۆشن باسی ئەم فیستیڤالە بکەین بەچی بەشدارم فیستیڤالتان کردن بەشداریمان کردو بە دروستکردنی تەلەفریکێک پێشتریشە و تەلەفریکە لە بناری ئاسۆس دروستمان کردووە بەڵام هەمیشە دەبوو کەسێک هەبە بیپەڕانباینایەوە بەس ئەمڕۆ بەهۆی زانیاری وەرگرتن و بەهۆی خوێندنمان لە پەیمانگا توانیمانە وای لێ بکەین لە ڕێگەی موبایلەکەی خۆمانەوە تەعقومی بەسەدا بکەین و ئیشی پێ بکەین بیخە جوڵەوە ئێستاش بەرنامەیەکمان بۆ داناوە بە گەورەی بکرێت چەند کەس لە خۆیان ڕەگرێت و دەتوانێت لە دووری چەندەوەکەمان بە گەورەی دروست کراوە بەڵام هەمیشە کەسێک پەڕاندوینەوە نزیکەی 7 کەس ئەوەندەی دەپەڕێنێتەوە بە احتیادی وە چۆنی تۆ بتهێوێت دەتوانی بە پێی ماتۆڕ و دروستکردنی دیزاینەکەی دەتوانی چەندی تۆ بەتەوێ بەکاری بێنی ئێستا ئەوەی کە ئەمە ئەوڕۆ بۆمان زیاد کردووە بتوانین لە ڕێگەی موبایلەوە ئیشی پێ بکەین پێویستمان بە کەس نەبێ بمان پەڕێنێتەوە ئێستا لە ڕێگەی وامان لێ کردووە لە ڕێگەی موبایلەکەی خۆمانەوە ئیشی پێ بکەین چەند هاوڕەیەکمان بە هاوکاری چەند هاوڕەیەکمان دروستمان کردووە لە خۆی بە زیاد بێ سەرکەوتوش بووین تێدا ئەگەر هاوکاری بکرێن پرۆژانەتوان توان لە شوێنشتر وەکو گەشت بۆ گەشتیار سوودی لێبین و گەشتیاریانیش بێن لە دەربەندەوە لە جیاتی بە بەرەم پەڕنەوە بەسارت پەڕنەوە لە ڕێگەی ئەم ترەفیکە بپەڕنەوە ئەکیت ئەگەر ینی هاوکارێکمان بکە حکوومەت یعنی بتوانێت پرۆژێکی ئاوا گەورەمان بکە ئەکیت دەتوانی دروستیکەین زۆر سپاس بەخێر بێت زۆر بەخێر بێت هەشتمین فیستیڤال پەیمانگا لە قەڵازێ سڵاو لێبێن ئەم کاتت باش سپاس مەمنون بەخێر بێن بەشدارم فیستیڤالت کردووە بە پرۆژەیەکی زانستی بەشداریم کردووە کە سمارت ماپ واتە نەخشەی زیرەک بەڵێ ئێمە ئەم نەخشەیەمان کە دروست کردووە لە ڕێگەی ئەم دوو قەڵەمەوە پێمان دەڵێت کە ئایا بۆ نمونە ئەم نەخشەیە نەخشەی چ وڵاتێکە ئەگەر ئەم قەڵەمە لێرە دابنین
بەناو ئەم ناوانەدا دەگەڕین ئەگەر زەنگەکە لی بدات واتە بۆ نمونە ئەم نەخشەیە ڕاستە نەخشەی ئەو وڵاتەیە زۆر چاکە ئەمە لە ئێستادا دەنگێک دەردەکات لە ڕێگەی ئێرۆ ئەگەر بۆ نمونە ئەو نەبوو ئێستا ئەمانە هیچ زەنگێک لێ نادات ئەمە گرنگی ئەم نەخشەی لە سدەیە گرنگی ئەم نەخشەی لەوەدا بۆ منە هەموو تەمەنەکان دەتوانن بەکاری بێنن اینجا ئەمە لە ڕێگەی جیاوازەوە بۆ منە بۆ منداڵان دەتوانی بۆ پیت واتە کەوانی کە تازە دەست بە خوێندن دەکەن دەفتەرێکیان بۆ دروستکە لەگە قەڵەمێکی زیرەک شێوازی خوێندنەوەکەی بۆ نمونە حرفی ش ئەگە قەڵەمەکەی خستە سەر پیتەکە بۆی بخوێنێتەوە ئەمە لێردا تەنها بە زەنگ کردومانە بەڵام دەتوانین پەرەی پێ بدەین زیاتر بە دەنگ واتە بە شازی خوێندنەوە و بۆ کەسانی کە نەخوێندەوارن یاخود با بڵێن ئەگەر بڵێن لە داهاتوودا بیکەین بە بەرنامە دای دەبەزێنی لە مۆبایلەکەت ڕسمێکت هەیە لە شوێنێک بینیوتە ناوی لەسەر نییە نەخشەیەکە بۆ نمونە ئەتوانی بۆ دای بەزێنی بیخێتە ناو بەرنامەکە پرۆژێت لە چێ وەرگرچێ هاوکارت بوو وڵایی بۆ خۆم یانی شتێکم لە مێشکا بوو بەڵام بەدوادا دوای بەدوادا چوونێکی زۆر ڤیددیۆیەکم بینی ئیتر لەوە زیاتر فکرەکەم وەرگرت و ئەبەم شوازە دروستم کرد زۆر سواز دەست خۆش بی داکت لە تەنیشت وەستاوە هیچ شتێک تێبووی وڵایی پێڵم زۆر سپاس هەموو جار هەموو کات پشگیرم بووە هەموو دەمێ قەت پشتی بەرنەیاوم پێڵم زۆرم خۆشە لە ڤیددیۆکە گوێ لە پامەکەت بگرێت سپاس دەستان خۆیان لێ دەکەین فەرمونە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی نمایشەکەیان.
كانت صلاة ورزت ليبي سوني حوال باشا والله بخش عليه أو اشتفال أولي ركانين بس أمنا ودا خم دا كوجيك ركم تلبان وأولاد سكول ما تولد وعمل بيم خوش بيشليرة باش داري أو هانك خوش عن كتباع هذه ما تيتوه والله واش ما هو كسي خوش شيء خوندكاری لێرە بەڵێ گرنجە فیستیڤالە دەستدا خوێندکارێک چۆن نەبینێن فیستیڤالە وەڵام فستیڤالە ڕۆڵ و گرنگی خۆی هەیە بە هۆی پێکەڵاوبوونی کەسایەتی خەڵکەکان و ئیدی ئەو فستیڤال کلتورە کۆنیەکان دووبارە دەکرێنەوە بەناوی چەندیم بەناوی یەکەم چۆن هاتووە خوێندن دەتەوێت درێژە بەکاری خوێندن دەی وڵی من دابڕابووم لە خوێندن زایدی دەمەوێت ئینشاڵڵا خوێندنەکە پاکم شادی بێمەنگا بێنم سپاس خۆشەوە خوێندکارە ساڵانە فیستیڤالە بۆ خوێندکاران ئەنجام بدرێت بەڵێ ئەوەڵاوە گریکە بۆ خوێندکارەکان هەم بۆ ناسینی بەتایبەت ئێمە مەرعەلەیەکەکانین تێکەڵاوی ئەوکانی کە دەبین ناسیاییمان زیاد دەکا بۆمە هەر زۆر گرنگە تایبەت بۆ مەرعەلەیەکەکان هیچ بەشداریت نەکرد بوو بە هیچ چالاژێک من چام تێدەکرد دەستیشم شکانەوە دەی چایتێکم زۆر سپاس لە خوا بەزیادی میوانێکی زۆر هاتبوو مەرعەلەیەکان ئەجارە چایتێکن جارە خەرکی چاتێکردنی ئیندیای شکە دەکەین پرۆگرام هەشتانم هەندەبێت قۆناغی دووەم و سێم ئینشاڵڵا ئینشاڵڵا سپاس بەخێر بێ خۆشحاڵ بووم داجان زۆر خۆشحاڵ بووم بەخێر بێ سەرچاوت دەکەم سەرچاوەکانم بەخێر لەگەڵ بێ سەرچاو بەڵێ هەر لەو فیستیڤالە بەردەوامین دەمەوێت ڕابۆچوونی چە مامۆستای شوێر بگرم لەسەرەوەی تا چەند گرنگە خوێندکاران ئاشنا بکرێن بە فیستیڤال و ئەو کار و هونەریانە کە لەم فیستیڤالە ئەنجام ئەدرێن سلااوتان لەوێ مامۆستام کاتتان باش یاخە باش ترتان ماساسابی مێرە ئەم کاتتان باش ترتان چۆنە باشن با لە تۆ دەست پێکەی مامۆستا تا چەند گرنگە ساڵانە فیستیڤالە بۆ خوێندکاران ئەنجام لەو فیستیڤالە بۆ خوێندکاران ئەنجام بدرێت وا گرنگیان فیستیڤالە بۆ خوێندکار لەچیدا سەرتا بەخێر بێن ئێمە وەک مامۆستایانی پەیمانگای کۆمپیوتەری قەڵازەی وەک ستافی پەیمانگا خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بۆ ئەم ساڵ بۆ هەشتمین فیستیڤاڵی ساڵانەی پەیمانگا لەلایەنی زانستی و کللتوریە لایەنی زانستەکەمان بۆ پەرەپێدانی توانای خوێندکارانمانە و دوورکەوتنەوە لەو وانەوتنەوەی کلاسیکیکە تەنیا بە فێربوونی ناوپۆلە ئێمە بە پراکتیکی دێنە وانەکانیان پێ دەڵێین بە پراکتیک ئەو زانستێکە فێر دەبن بە پراکتیکی دەیخوێنن لە ژیانی ڕۆژانەیاندا و بە عملی دەکەن و لایەنی کللتوریەکانیشمان زیاتر بۆ ئاشناکردنەوەی تازەیە بە ئەو کللتورە و ئەو شێوازە جوانەی دابوونەتی کە لە کۆمەڵگەی کوردی لە ساڵانی پێشودا هەبووە کە ئێستادا نەماوە. مامۆستا گرنگە خوێندکار لە جەوی کلاس دەربکرێت بێتە ناو جەوی پراکتیکی وەکو مامۆستا باسی کرد بۆی خوێندکار لەو کەش و هەوای ناوپۆ ڕزگاری بێت. بەڵێ سەرتا بەخێراتتان دەکەم بێگومان بەشێکی گرنگی فێربوون بە تایبەتی بەشی تەکنەلۆجیا بریتە لە بەشە پراکتیکەکەی بۆیە بە فیستیڤال گرنگێکی خۆی هەیە کە بریتە کە لایەنە زانستەکەی دادنین بۆ ئەو پرۆژە زانستیانەی کە بەرهەمی توانە و لێهاتووی خوێندکارەکانمانن خۆشبەختانە ئەم ساڵیش وەکو ساڵانی تر نزیکەی 24 پرۆژەی زانستیمان هەیە کە ئومێد دەکەین لە ساڵانی داهاتوودا زیاتر بێت و خوێندکارانمان زیاتر بەرەو پێشەوە بچێت. مامۆستا ئەو فیستیڤالە خوێندکار ئاشنا بێت بە چ شتێک جگە لە بابەتی زانستی بێگومان جگە لە بابەتی زانستی پێویستە خوێندکار ئاشنا بێت بە بابەتە کەلتوریە کەشمان بۆ ئەوەی وەکو ئێستا لەناو خوێندکاراندا بەربڵاوە کە دوورکەوتنەوە لە کەلتور بەڵام ئێمە هەوڵ دەدەین کە ئاشتیان بکەینەوە لەگەڵ کەلتور بۆ فێریان بکەین کەلتور خانەدانیە. خوێندکارانەی قۆناغیەکن یا مەرعەلەیەکن تا چەند دڵیان خۆش بەم فیستیڤالانە بێگومان خوێندکارەکانمان زۆر دڵخۆشن و بەشێکشیان بەشداریان کرد لە چالاکیەکانمان و هەروە نمایشی جوانیان ئەنجامدا و خۆشحاڵ بوون کە جگە لە بابەتی زانستی بابەتی کەلتوریشی تێدایە. خۆشت بە جلوبەرگێکی کورتی کەلتوری هاتووی ساڵانە یەکجار ئەنجامدانی فیستیڤالە بۆ خوێندکاران کەم نییە؟ سەرتا بەخێر بێن سەر هەردوو چاومان بۆ هەشتمین فیستیڤاڵی ساڵانەی پەیمانگاکەمان بێگومان یەک فیستیڤاڵ کەمە بەڵام ئێمە جگە لە فیستیڤاڵ چەندین چالاکی و گەشت و
گەشتی پایزەمان هەبووە فیستیڤاڵ و چەندین شەوی هەڵدا و چەندین چالاکی جۆرا و جۆرمان هەیە ئیشەڵڵا هەڵ دەدەین لە ساڵانی داهاتوودا فیستیڤاڵ و چالاکیەکانمان زیاترکەین و ئەنجامەدرێن لەوێ خوێندکار ئاشنا بە چێکرێت چالاکی وەرزشی ماوەکەی پێشوو فیستیڤاڵی پایزە بوو خوێندکارەکانمان ئاشنا کرد با چالاکی وەرشە جۆرا و جۆرەکان وەک ئەسب سواری سەرکەوتنی بەلەم یاری بالا ڕیشا چەندین چالاکی پێشبڕکێ جۆرا و جۆری تابوو کە خوێندکارەکانمان بەڕاستی زۆر چێژامینی جگە لە ئەوانە خوێندکارەکانمان جگە لە بواری کۆمپیوتەری زۆر ئارەزووی چالاکی وەرزشیەکانی دەکەن هەموو کاتێک باش قوربان سەرچاوم سپاس دەکەم وڵاجە خۆتان دەزان ئێمە ساڵانەوەکو پەیمانگای کۆمپیوتەری قەڵازەی ناحوکمی لە ساڵای دامەزانی پەیمانگاکەماندا فیستیڤاڵێکی زانستی و کللتوری ڕێکدەخەین ئەم ساڵیش هەشتەمین فیستیڤاڵە کە ئەنجاممان داوە دیارە دوو تەوەڕێی لەخۆ دەگرت هەم زانستی و هەم کللتوری زانستیەکان ئەوە بوو کە ئێمە 24 پرۆژەمان هەبوو کە 24 پرۆژەی زانستی کە دەربارەی هەموو ئەو بواری تەکنۆلۆژیا و ئایتی بوو کە کۆمەڵێک پرۆژە بوو کە دەتوانم بڵێم سوودێکی باشیان هەیە بۆ دامەزراوەکان ئەو دام و دەستگانەی کە حکومی ڕۆژانە ئیشی هاوڵاتیان بەڕێ دەکەن ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەم پرۆژانەوە کار ئاسانی بکەین بۆ هاوڵاتیان و بۆ فەرمانبەران ئەوە تەوەری دووەمیان ئەوە بوو کە لەسەر بواری کەلتوری خۆتانزان سۆشیال میدیا ئەمڕۆ کاریگەریی گەورەی لەسەر گەنجان و لاوان هەیە ئێمە دەمانەوێت لە ڕێگەی زیندوکردنەوەی ئەم فیستیڤاڵەوە کە فیستیڤاڵی کللتوریە بە گەنجان و لاوانمان جارێکتر عادەت و تەقالیدی باو باپیرانمان کە عادەت و تەقالیدێکی کوردی کۆنا بە گەنجان و لاوانی خۆمانیان شار بکەنەوە بە خوێندکارانمان پرۆژەکانشمانەوە بوو کە بەدەر لە پرۆژە زانستیەکان لە بواری کەلتوریدا وەکو خواردنە کوردەوارەکان و هەڵدانی ڕەشماڵ و کۆمەڵێک گۆرانی هەڵپەرچەی کوردی و هەروەها کۆمەڵێک بابەتی جیاواز و کە دەتوانم بڵێم هەم خوێندکاران و خەڵکی شارەکە تاموچێژێکی باشیان لەوەگرە هەم لە پرۆژە زانستیەکانش توانرا سوودێکی باش وەرگرت بۆ ئەوەی کە دەتوانم بڵێم توانراوە ئێمە چەند ساڵێک وەکو هەشتەمین فیستیڤاڵە کارێکی باشکەین بۆ خەڵکی خۆمان سپاس دەکەم زۆر سپاس مەمنون هیوادارم هەر سەرکەوتوو بن دەستان خۆش بێت فیستیڤاڵش باشتان ئەنجامدا بوو دەشتان ساغ بێت سەرکەوتوو بن ئینشاڵڵا با باسی ئەوە بکەین چۆنە ساڵانە لە ساڵیادی دامەزراندنی پەیمانگەدا ئەم فیستیڤاڵە ئەنجام بدەن ئەم فیستیڤاڵە لای ئێمە لە ساڕۆژی دروستبوونی پەیمانگەدا بۆ بە نەریتێک ئامان زیمان دەرخستنی توانای زانستی خوێندکارانە هەوڵێکە بۆ ئاشناکردنی توانای ئەوان بە دەرەوەی پەیمانگە دیارە کۆمەڵێک پرۆژەی ناوازە لە بواری زانستیدا خراونە ڕوو کە نەک لە توانای پەیمانگە بەڵکو لە ئاستی زانکۆ پێشکەوت و گەورەکاندایە و هاندێکی باشە بۆی خوێندکار هەست بە چێژی زۆرتر بکە و ئارەزوو بکە پەرەی زیاتر بە بواری کۆمپیوتەردا کە خۆیان دواتر دەبنە پسپۆرت و تێکەڵیەک بوو لە بواری زانستی و کەلتوریشدا کە ئامان کە ئامانجی ئێمە کەلتوریەکە تێکەڵکردنەکەی ئەوەیە کە ناوچەیەکی دۆڵەمەندە ئەم ناوچەیە و فراوانە لە بواری فەرهەنگی و کەلەپوریدا و ئەو جیلە دەمانەوێت بە تایبەتی کە ئاشنایی بواری فۆلکلۆر نیە تێدا ئاشنا بێ و هەوڵ بدات ینی جۆرێک لە ئاشبوونەوە بێت چکە ئەم سەردەمە سەردەمی تەکنەلۆژیایە سەردەمی پێشکەوتنە ئێمە پێمان وایە لەگەڵ ئەوەی ناتوانین دا ببڕێن لە بواری پێشکەوتن و تەکنەلۆژیا و بواری نیتۆرک و کۆمپیوتەر و پرۆگرامدا بەڵام لە هەمان کاتدا ناشکرێت شوناسی با و باپیرانمان لەبیر بچێت بۆ ئێمە بەسمان بوو بە هەردوو دەستەکە بەدەستێک پێشکەوتن بەدەستێکیش کەلتور و کەلەپوری کوردی هەڵبگرین سەتاچەند خوێندکاران دڵخۆش بوون بەم فیستیڤاڵە کە ساڵانە خوێندکاران ئاشنا بکرێن بە فیستیڤاڵ و بابەتی کەلتوری کوردی ئەوەی کە تێبینی دەکرێت زۆر چێژی تایبەتی لێ دەبینن و ئەم ژینگە ئارامەی کە بۆ خوێندکار دەسازێ ڕۆڵیشی هەیە لە بواری گەشە پێدانی زانستیدا بۆیە هەمیشە ئەوان بەر لەوەی ئێمە ئامادەکاری بکەین بۆ فیستیڤاڵێکی تر ئەوان دەپرسن ئەرەکەی فیستیڤاڵ دەکەین ئەم ساڵ چۆن دەبێت بەرنامەمان چییە ئەم پێشوازیە بەڵێ ساڵانێک فیستیڤاڵ کەم نییە بۆ خوێندکاران ئێمە ئەم ساڵ وا بڕیارە لەم ساڵدا جگەل لە ساڕۆژی پەیمانگە کە فیستیڤاڵی کەلتوری و زانستی بووە بەرنامەمان هەیە کە لە چەند مانگی داهاتوودا بەتایبەت لە کۆتایی ساڵی خوێندندا ئێمە فیستیڤاڵێکی تایبەتی زانستی بکەین کە جیاوازتر بێت لە ئەمەش تەمە بەڵێنێکە بۆ خوێندکاران بەڵێ ئامادەکاری دەکەن ئینشاءڵڵا زۆر سوپاس بیکەمە کۆتا پرسا لە سەری مامۆستا
گرنگە خوێندکار لە ناو جەوی پۆل دەربێنر و لە دەرەوە بە کردداری شتەکان ببینێت. مۆدیلی ئێستا مۆدیلی بەسەنتەرکردنی خوێندکارە لە بواری پرۆسی پەروەردەدا و مۆدیلی بەسەنتەرکردنی خوێندکاریش بریتە لە پرۆژە. واتە تەنها ئەوە نەبێت کە خوێندکار شت دەخوێنێ و دەرخی کات و ئەوە بێ بەڵکو دەبێت پراکتیکی ئیشی لەسەرکە. ئەم فیستیڤاڵە بەرهەمی لایەنی پراکتیکی ئیشکردنی خوێندکارانە. بەڵێ بەڕێزان لەژێر ڕەشماڵی کوردی لەگەڵ ئەم خوێندکارە بەڕێزانە دانیشتوین بە کۆمەڵێک بابەتی کەلتوری کوردی بەشداریان لە فیستیڤاڵی ئەمڕۆ کردووە. من دەمەوێت خوێندکاران وەربگرم تا چەند گرنگە ئەم فیستیڤاڵان ساڵانە بۆیان ئەنجام بدرێت. سڵاوتان لێ بێتم کاتتان باش. هەموو کاتێک باش سڵاو لە تۆش باش زۆر سواس هەر بەخێر بن. گرنگیان فیستیڤاڵە لە چ دێ؟ ئەم فیستیڤاڵە بۆ نوێکردنەوەی کولتوری باو باپیرانمانە بمێنێتەوە بۆمان. ئێمە وەکو قوتابیانی پەیمانگاکەمان هەستاوین بە سازکردنی چەند بوارێک تێدا بۆ نمونە ئەمە دەساڕە بە بۆهاڕێنی گەنم و نۆک و ساوار و ئەو شتانە بەکاردێ ئاردیشیان بۆوانەیشان کردێ. بەڵێ بەڵێ پێش بێ پەیمانگایان دەزانی کە ئەم دەساڕە و پێشتر سوودی لێ بینراوە. بەڵێ بەڵێ لەبەرەوەی شتێک کولتوریە لە باو باپیرانەوە بۆ ئێمە ماوەتەوە. بەڵێ سەلامەت بێ هەر بەخێر بێن زۆر سواس. مامەسام کاتت باش. بەخێر بێن سەرچاو بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم. ئەکادمی خوێندکاران ئاوا بە جلبەرجی کوردیەوە بەشداریان لە فیستیڤاڵی ئەمڕۆ کردووە. هەستێکی زۆر خۆشمان هەیە بەخێرهاتنی هەمووتان دەکەین و بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانیش دەکەین. ئەمڕۆ ڕۆژی سیویەکیدا هەموو ساڵێک فیستیڤاڵ لەو ڕۆژەدا دەکرێت کە ئەو فیستیڤاڵە کەلتوری و زانستیە و هاوکاتە لەگەڵ سەر ڕۆژی دامەزراندنی پەیمانگاکەمان. فیستیڤاڵە زانستیەکان پێکهاتوون لە بەرهەمی پرۆژەکان و خوێندکاران و ماندووبوونیان و بەرهەمە کەلتوریەکانیشمان زیندوو کردوتەوە بۆمانەوەی زیندوی کەلتوری کوردی بۆ ناساندنیان بەنەوەکانی داهاتوومان. ئەمە چ لە بەردەم خۆداناوە؟ ئەمە دەستاڕە بۆ هاڕینی زۆر شتی پێ دەکرێت بەڵام یەکێک لەوانە کە زۆر لە کورداری پێکراوە ترشە کە ئێستا ئێمەش ترشی سماقمان بەکارهێناوە هەروەک دەیبینن ترشی سماقە و لە زمانی قەدیم کە زۆر بەکار هاتووە و ئێستا لە هەموو ماڵێکیشداهەیە هەروەکو یادگاریەک. ئەمە بۆ کونجیش بەکاردەهات. بەڵێ بۆ کونجی بۆ هەموو شتێک بەکاردەهات. ساڵانی پێشووتر کە ئەو ئاسانکاریانەی ئێستا نەبوون ئێستا بە زیاتر بە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا ئیش دەکرێت بەڵام ئێستا کە ئەوانە ماونەتەوە وەکو یادگاریەک بۆ ئێمەوە ئێمەش بەنەوەکانی داهاتومانی دەناسێنین کە کەلتورێکەکەمان بە زیندوی بمێنێتەوە. وەک مامۆستاگرێت بپرسم گرنگە ساڵانە فیستیڤاڵە بۆ خوێندکاران جام بدرێت ئاشنا بن بۆ بابەتە کەلتوری کوردیە؟ بەڵێ بێگومان زۆر گرنگە چون کاتی ئێمە هەموو ساڵێک جیلی نوێ و نەوەی نوێمان دێتەلا و پێویستە ئەو نەوەمان کە دێت ئاشنای کەلتوری خۆیان ببن بزان لە کەلتورەکەی ئەواندا چی هەبووە و چۆن گوزەراوە ژیانی پێشووتر بۆ ئەم فیستیڤاڵەوە ئاشنا و بێت پێشتر نەیزانانی بۆ نام دەساڕە بۆ چ بەکاراتوە لە ڕێگەم فیستیڤاڵەوە ئاشنا و بێت. بەڵێ زۆر خوێندکارمان هەیە کە ئێمە پرسیارمان لێ دەکردن دەیانگوت ئەمە هەر نازانین ئەوە چیە و ئێستا دڵنیام لەو ڕۆژەدا ئاشنا بووە بە کەلتورەکەی خۆی و زیاتر ئاشنا بۆ بۆی کە کەلتوری کوردی چیە. بەخێر بێن سەرچاو دەستان خۆش بی دەست خۆش بێ نەوەڵا دەست ئاون وەڵام خەریک ساوەرم بەڵێ لە ژێر ڕەشماڵی کوردی بەردەوامین لە هەشتمین فیستیڤاڵی قەڵازێ با بزانیم خاتونە بەڕێزانە خێرشی چین سلااوتان لێ بێم کاتتان باش. سلااو لە تۆش دادا پێم بڵێ گرنگی فیستیڤاڵ لە چیدایە و چۆنە بەشداری ئەم فیستیڤاڵت کردووە؟ گرنگی ئەم فیستیڤاڵی لەوەیدایە زیاتر کللتوری کوردی کۆن بە گەنجەکانمان بناسیێنین. چۆنە بەشداریت کردووە؟ وڵای حەزم دەکرد بەشداری بکەم. باشە ئەوەی ئێستا خێرشی چی؟ من خێرکی شەکردنە. دەزانین سوودی چی هەبوو زاران لە بۆچیان بەکاردێنە؟ لە کۆندا شیان کردووە بۆ قاتی بزوو بۆ بەرماڵ دروستکردن بۆ گریز دروستکردن. بەڵێ زۆر سپاس مەمنون.
جۆرە خوریەکانی جۆرا و جۆرمانە ڕەشە و سپیمانشانێ بەڵێ جۆرا و جۆرن ڕەشەیە و سپی هەیە و ئەوانە بەپێی ئاژەڵەکانن. تا دەخەرشتی من خەریکی تەشی ڕێستنم تەشی دەڕێسم ئەوانە بۆ ئەم تەشەی ڕەسەت بەڵێ دواتر دەکرێت بە قات و بەجاجم و ئەوانە قاتی پیاوان. پێشتر پێشی لەم فیزیڤالام کارت کردو لە ماڵەوە؟ ناوەڵە ناوڵانم کردووە یەکەم جارمە بەس پێشووتراواننکم دەبینی دەمبینی دەیکرد بەس لەو سەیرم کردو ئێساش حەزم کرد بەشداری بکەم. فیستیڤالەکە گرنجیان فیزیڤالە بۆ تۆ کە وەکو کچێکی تازە پێگەیشت و گرنجێ لە چدایە ئاشنای چی بوو لەم فیستیڤال؟ وەڵا لێرەدا ئاشنای زۆر شتم بۆم لە شتە کوردەواریەکان بۆم نەبزانم چۆن شە بکەم یان ئەوە تا دەستاڕی لێ هاگەرمکردن و ئەوانە خۆشە بۆ گەنجان بە شتی کوردەواری و خەدەم ئاشنا دەبێت. کوردەواریانە ئەبدەیت بێتەوە بۆ جیلی نوێ. بەڵە بەڵە دەست چاوت خۆش و بەخێر بە نەخواستان خۆش بی لەشتان ساغ بی. جرقم هل بدرن دباجانم رزقار بي ساير وجر راخري من هري قروب ردو دار بي درد دلا من رجع اسمر بودي مرد ومن اسكادو لبر جاي لسر بالاي برزيتو لدنيا بوم دربادر اري دربادر وريان جرقم هل بدرن زانن جميله دل دايا هايا موي غامو حزراتا من لدوري ليلايا درد دلا من رجع اسمر بودي مرد من اسكادو لبر جاي على سر بالاي برزيتو لدنيا بوم دربادر اري دربادر وريان جرقم هل بدرن بدايا بانو كشتاري اتشني جيجوان ميلقال كري بري بنجارة ودوداري